سڵاو بینەرانی بەڕێز تێژەمەوێ بڕین و دوورینی کۆڵەوانەتان بۆ بکەم لە برێشێکی زۆر ئاسانە و ئەتوانن هەموو کەسێک لە ماڵەوە خۆی دروستی بکات. ئەمە گوڵەنکەکەیە 2 مەترە و قماشەکەیشی 1 مەترە، بەڵام 1 مەتر تۆزێک زۆرە بۆ درێژیەکەی کەمێک عەزێتی کەسەکە کە دانەوێتەوە دەکەوێتە عەرض، بەڵام منیسە لێرە 90 سانتیم داناوە بۆی 10 سانتیم لە مەترێک کەمتر بۆم داناوە. بۆ ئێستا ئەتوانین زۆر ئاسانە بۆ ئێوەش ئەتوانن بڕین و دوورینی بکەن. ئێستا من ئەمەوێ دامێن و سەرەوەی کۆڵەوانەکە ئۆڤەرکەم. نیمە بێ لێرە چی بکەین؟ ئەم گوڵەنکانە دابەشی 2 بکەین، لەبەرەی تۆ ئەگەر ئەو کات دابەشی 2 نەکەی کێشە بۆ گوڵەنکەکە دروستەکە بێ گوڵەنکەکە گەر زیادە هەیە بوو بیبڕی، بەس من نامەوێ بیبڕ، هەرچەندی زیاد بێ ئەمەوێ لەسەر قماشەکە بێ. ئەو کات چۆن دابەشی 2 یەکەین بەم شێوەیە گوڵەنکەکە بەم شێوەیە دادەنێین، وەلۆچی لە 2 مەتر زیادیشی هەبێ. لێرە تقریبەن 10 سانتێک ئەهێڵینەوە بۆشی بۆ پێش ملیوانەکەی، 10 سانتێک ئەهێڵینەوە بۆ پێش ملیوانەکەی. سیرکە لێرەوە چەندی زیادە نزیکی ئەمبەر 15 سانت دەبێ، ینی ئەو بەریشی 15 سانت دەبێ. ئەمە چی لەکەین؟ هەر لە خوارەوەی کۆڵەوانەکە دایەنی، پێویست ناکا بیبڕی لەبەرەوەی جوانیش دەرەچێت. شێوەیە لەبەرەوەی ئەمە زەنگیانەی پێوەیە تەقەڵەکە گەوراکەین، تەقەڵی مەکینەکە گەوراکەین، لەبەرەوەی ئەو زەنگیانانە زۆربەری دەردیەکە نەکەوێ. هەوڵەدەین لە لاکەشەوە تەقەڵەکە بێنین لەبەرەوەی بەری زەنگیانەکە نەکەوێ و دەردی بشکێنی. پێشین بە ئێرە دەردەکە بەناواکەین. بەم شێوەیە فەری گوڵەنکەکە تنەکەینەوە. جا لێرە چێکەین؟ ئەمە بەشی کۆڵەوانەکەیە،
ئەو کات تۆسێ گوڵنگ لەسەر کۆڵەوانەکە تقریبن بە سانتێکی بمێنێ زۆر کەشخەتە دەرچێت جوانتر دەرچێت سەیریکەم لێرە هێشتومەتۆ بەم شێوەیە ئەی بمەلای ئەو سەری نەکە ئاوا سەرەکەی پێشاتنەکەمەوە و بەم شێوەیە دەست پێ ئەەکەمەوە ئەمە تەقەڵەکە لێرە گرتوێتی ئەنە ئەوەی سەبەرمدا سەیریکە چەند جوان دەرەچێت تامێنی کۆڵەوانەکە هەرچەندێکی مایەوە ئەبەم شێوێدایە دوورین لەبەرەوەی بکوێتە دیوی ناو و جوانیش دەرەچێت وەلاکەشی کۆڵەوانەکە تەواو بوو بەڵام ئێوە سەیری ئێرە بکەن تەبعەن ئەم کۆڵەوانەیە ئاواینە گەورەیە ئەم ملە زۆر ناشرین دەرەچێت جا چێکەین لە بەشی ناوە بەم شێوە دایدەنێین و لێرە تەقەڵەکە بچووکەکەینەوە لەبەرەوەی تر ئیشینەکەمان نەماوەینی بڵەنکەکە لۆچی ورد جوان نییە بۆ کۆڵەوانە ئەبێ کۆڵەوانە لۆچەکانی گەورە بێ لەبەرەوەی لۆچی وەکو عەڤدیش جوان نییە بۆی کۆڵەوان ئەمە شێوەی کۆنە کۆن بەم شێوەیە چیان تێ کردووە ئەمەش دوورین و ڕاستی بڕینی نەبووەمە چون کۆڵەوانە بوو هەر لەتم کرد و تەواو ئەمەش دوورینی کۆڵەوانە بوو هیچ زەحمەتی نییە و هیچ وەختیش ناڕەحەت نییە هەموو کەسێک ئەتوانی خۆی ئەم ئیشە بکە تەنها ئەم لۆچانە تۆزێک بە جوانی دروستکای تر هیچ مشکلەیەکی ناوێت وهاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆژمان بەخوای گەورەتانە سپێرم و هیوادارم سوودتان لێبینی بێت